ئەم کاتتان باش من تەرزەجاف خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری ڕوانگا بە دیدارتان شاد دەبمەوە. لەم بەرنمەیەدا هەوڵ دەدەین باس لە یەکێک لە گرنگترین گرفتەکانی نێونێوەندەکانی تەندروستی بکەین، ئەمیش هەڵەی پزیشکیە. ئەمیش بە میوانداری بەڕێزان دکتۆر سامان بەرزنجی بەڕێوبەری گشتی تەندروستی هەولێر، دکتۆر بەیان قادر ڕەسوڵ پسپۆری دەرونی، دکتۆر شوان میدیا نوێنەری سندیکای پزیشکانی کوردستان. بەڵام بەر لەوەی ڕووی پرسیارم ئاراستی میوانەکانم بکەم، هاوکارانم چەند ڕاوسەرنجێکی جیاوازیان وەرگرتووە با پێکەوە بیبینی. هەڵانی کە لە ڕووی پزیشکیەوە ڕوئیان لە یەکەم هەنگاوە دەست پێ دەکات کە نەخۆش دەچێتە مختبەرێک بۆ شیکاریەک لە بەسیترین کەمتەرخەمی کارمەندێکەوە کە لەو مختبەرە ئیشەکات لەوانەیە هەڵەیەک ڕووبە پاشان کە ئەو تاقیکردنەوەیان نەتیجەی ئەو شیکاریە با بۆ لە دکتۆرەکە ئەگەر دکتۆرەکەش کەمتەرخەمیە بکات لەوێش هەڵە ڕوە. کاتێک نەخۆشێک سەردانی دکتۆرێک دەکات بە هەڵە دەرمانەکانی بەکاردێنێش ئەیش بەهۆی یاخود دکتۆرەکە یاخود سەیدەلەکانە ئیتر وا پێویستەکات جوانتر شەرحیکات جوانتر تێگەێنێت. ئەستی هەڵەی پزیشکی شتێکە کە هەرگیز نابێت ڕووبە، چکە پزیشک تعامل لەگەڵ ژیانی ئینساناکە. من خۆم تووشی شتێک بووم، من چوون بۆ عملیاتی پشتم کاتێ کە هۆشماتە سەرەکەم ئازارێک لە قاچما هەیە کە قاچان سووتانە بووم بەبێ ئەوەی کە هیچ تیمارێکیشی بکەم. قاچم سوتا بوو بەیانی تا سەعات نوێی بەیانی من لە 12 شەوە بۆ ئازارەوە بووم، بەیانی هاتووەڵە کایەوەکە بە خراپی بەسراوە قاچ سوتاوە. وڵاهی ئەگەر لە دکتۆرەوە بێت عادەتەن دکتۆرەکە بەرپرسە، بەڵام تا ئێستا زۆر حاڵەتی وەڕوویاوە بەس ینی محاسبەکردن نەبووە، یان لەوانەیە تاوانی من ئاگام لێ بێ نەبوو بێت. لە حاڵەتی سەیدەلانیشە سەیدەلانیەکە دەرمان بە غەڵەتەیە جاری وا هەیە هەستی پێکرێ بە غەڵەتەکە چاکەکرێتەوە جاری واشی هەستی پێ ناکرێت و ئەڕوا بەسەریا و نەخۆشەکە زەرمەند دەبێت تا ڕادەیەک و تقریبا زۆربەی حاڵەتەکە لە وڵاتی ئێمە نەخۆش زەرمەندە. محاسبەکردنیش کەمە تا ئێستا. خەڵک چاوکراوەیە ئاگادارە ئەچێتە لای کێ سەردانی کێەکە بەرپرسیارە لە خۆی ئاگادارە بەرەو کوێچ ینی ئێستا ئەوە نەما ئێستا ماشەڵڵا نەخۆشیە خۆی هەموو فەحسەکان ئەزانێ هەمووی لەبەرە ئەزانێت چیەکە چی ناکە حتا حەدی نۆرماڵ ئەزانێ ئەزانێت چۆن و چۆن نییە ڕێژەکانی. وەکو بینیمان ئەمە ڕای هەندێک خەڵک بوو لەبارەی هەڵەی پزیشکیەوە. دکتۆر سامان لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. پێناسەی هەڵەی پزیشکی چییە؟ بڵێ طبعاً زاراوەی هەڵەی پزیشکی هاوڵاتیان و زۆرجار لە دەستگاکانی ڕاگەاندن کە بەکاردێت ئێمە دەبێت خوردی بکەینەوە ئەم زاراوەیە تەنها هەڵە نییە، چکە هەڵەی پزیشکی هەیە کەمتەرخەمی هەیە و ئالۆسکانی هەیە وی پێ دەڵێن مزعفات واتە کۆمپلیکیشن ئەوەی لە دوای نەشتەرگەری یان لە دوای هەر عیلاجێک ڕوودا و هەندێک جار زاراوەی تری تێکەڵبوون هەیە گۆڕینی شێوازی چارەسەری شێوازی نەشتەرگەری یان مۆدلێک لە کارکردن، چونکە بواری پزیشکی بوارێکی فراوانە لە سەرچاوە پزیشکەکانیش چەند جۆرێک هەندێک جار پزیشکێکی پسپۆر لەگە پزیشکێکی پسپۆرێکی تر هەردووک لە هەمان پسپۆرینە، بەڵام ڕایان جیاوازە دەربارەی چارەسەرکردن. ئەمە زیاتر مەبەستمان لەوەیە کە خەڵک لە ناو خۆیانە بەو شێوەیە دەریابڕن ئەگەر هەڵەی خەستەخانە بێ ئەگەر هەڵەی هەرچی شتێک بێ ئەوان بە هەڵەی پزیشکی ئەو هەڵەی پزیشکیە بۆچی ئەوەندە زۆرە لە ناو خەڵک ئەوەندە باسی ئەکات و لە هەمان کات شائمە نابیستینەوە کە ئەنجامێکی هەبێت یان بڵێ ئەوەن زۆر نییە، چکە ئێمە ئەگەر بە مقارنەی بکەین بە هەموو ستاندەراتی نێودەوڵەتی مۆرتالتی و مۆربیدیتی هەیە واتە ڕێژەی مردن و ڕێژەی ئالۆسکانیەکان ئەوەی کە سەقەت بوون یان کەم ئەندام بوونە. وەکو باسم کرد هەندێک جار نەخۆشێک دەچێتە لای پزیشکێکی تر دەڵێ ئەم چارەسەرە بۆ ئەوی تر وای نەگوت ئەو غەڵەتی کردووە یان دەچێت بە دووەم باوەڕ ناکە دەڵێەوەی یەکەم ڕاستتر بوو. هەندێک جار کەمتەرخەمیە واتە کارەکەی کردووە بەڵام لە کەمتەرخەمیەک لە هەر بوارێکدا بێ کەمتەرخەمی ڕووی زانستی بێ لە ڕووی پێداویستەکان بێ. ڕوودانی ئەم کەمتەرخەمیە ئێوە کێ بەرپرسیارەکەن و ڕوبەڕووی کێ؟ طبعاًەوە لێکۆڵینەوە بڕیار دەدا و هەڵەی پزیشکی ئەو هەڵەیە کە هەندێک جار پزیشک مەبەستی نییە بەڵام هەڵەکە ڕوو دەدات هەڵەیەکی پزیشکی لە ڕووی زانستیەوە یان لە ڕووی بەکارهێنانی ئامێر و پێداویستەکان و هەندێک جاریش ئالۆسکانیە واتە ئەو مزعفاتە هەر ڕوو دەدات ئەگەر هەر پزیشکێک بیکە چانسێک هەیە لە سەرچاوە پزیشکەکان بۆ نمونە ئەو ئالۆسکانیا ئەگەری هەبوونی هەیە. ئێمە دیقەتی شتێکە یعنی کە لە وڵاتان
شوێن زۆرە بۆ ئەوەی کە نەخۆشەکە سکاڵای خۆی لێوە بکە. لا ئێمە تەنها سندیکای پزیشکان وەک ئەوەی بەرگری تەنها لە پزیشک بکە، ئایا سکاڵاکانی نەخۆش کە نەخۆش دەیکە ئەنجامی هەبووە؟ بڵێ ئەوە وانێ بڵێن تەنها ئێمە بەرگری لە دکتۆر دەکەین، ئەمە وەکو سندێکا ڕاستە بەرگری لە پزیشک دەکەین، بەڵام لە ئەنجامی کۆتایی خزمەتی نەخۆش و هاوڵاتانی کوردستان دەکەین و ئەنجامی هەبووە. بەڵێ ئەمە دکتۆرمان بان کردیا، محاسبەمان کردیا، عقوبەماندایە، غەڵامان کردیا، داتمانە محکەمەش دکتۆرمان داوەتە محکەمە لە سندیکای پزیشکانی هەولێر کە هەڵی گەورەی کردی بەرام بە نەخۆش. هەڵی گەورە ئەو هەڵی گەورەیە با ئێمە باشە زانین کە ڕووی داوە کە نەخۆش مردووە لە ڕێی هەڵەیەکی دکتۆرەوە یان هەڵەیەکی پزیشکیەوە. ڕووی داوە کە دکتۆرێک مۆڵەتی کارکردنی لێپسەندرێتەوە لە کوردستانە لە ماوەی چەند ساڵی دوایە، ڕووی داوە کە سندیکا بەو کارە هەستێ مۆڵەتی کارکردن وەرگێتەوە لە مۆڵەتی کارکردن دەدا بە پزیشکان کار بکەن، بەڵام ئاتەن ئەو هەڵە گەورانە وەزارەت و فەرمانگەی تەندروستی و دادگا لەگە سندیکا هەموو بێکەوە بڕیاری لەسەر دەدەن، تەنها سندیکا نایداتن. چی کراوە لەو بوارەوە؟ ئەگە بێن واقعی باز بکەین، خۆشبەختانە لە کوردستان ینی هەڵی زۆر گەور لەلایەن پزیشکەوە ڕووی نەدایە. هەڵی پزیشکی کە زەناوت باس کرد، یعنی ئەو لە کاتی کاری پزیشکی کە کار دەکرێتن هەندێک کاری نەویست هەیە کە بەزاری نەخۆش کۆتایی دێتن، ئەوە هەڵەیە هەڵەکە لەوانەیە پزیشک کردبیتن، لەوانەیە کارمەند تەندروستی، لەوانەیە ئامێرەکە تاوە نەبی، لەوانەیە نەخۆشەکە خۆی هۆکار بیتن. دکتۆرە بەیان پزیشکانی ئێمە لەکوێی سوێندی پزیشکیدان؟ خۆی ئەو سوێندە ئاخرێت منکە تەخەرجەکە بەس پێشەوە سوێندە بخۆی خۆرەکاری لە قوتابی ئەخوێنی دەرسێکش ئێتیکس ینی ئەخلاقی وەکو ڕۆشتی پزیشکی چۆن کاری پزیشکیەکەی، چۆن تۆ کارەکەی شتێک ناکەی کە نەزەری نەخۆش بدات یان دەرمانێک نادەی کە زەری نەخۆش دوایش لە هەڵسوکەوتی دکتۆرەکانی مامۆستاد فێرە ئەو ڕەوشتەش دەبی کە قوتابی 6 ساڵ تۆ ئەخوێنی، لەو 6 ساڵە تۆ تەواوەکە کەس داخۆی ئەو سوێندەکە و شتێکی شەکلیە ئەی خۆی، بەس تۆ لە 6 ساڵەکە وا پەروەردەکراوی کە خزمەتی نەخۆش بکەی و بەڕێزت لە دەرەوەش ئیشی دکتۆریت کردووە و لە ناو کوردستانیش تا چ ڕادەیەک بە گەشتبینانە تەماشای ئەوەی ئەو سوێندی دکتۆرانە ئەخۆی کە بەرپرسانە هەڵسوکەوت بکەن لەگەڵ لە دەرەوە لێرانەش دکتۆری بێ خۆی بزانێ ئەوشی بۆ نەخۆشەکە کە شتێک نەکەکەوە لە زەرە بە نەخۆشەکەی بگەین. دکتۆر سامان چ ئامارێک هەیە لە لای ئێوە کە پزیشکتان دابێتە دادگا لەسەر ئەو هەڵە پزیشکیانەی کە نەخۆش هەمیشە دەبێتە قوربانی بۆی؟ ئێمە کە سکاڵا کۆمەڵێک ڕێوشێن هەیە بۆ وەرگرتنی سکاڵامان هەیە لە هەر لە ناو نەخۆشخانەکان لە ڕێگەی ژمارە مۆبایلەکان، لە ڕێگەی سندوقەکانی سکاڵا، دواتر لە ڕێگەی ئیدارەی نەخۆشخانەکان دەگاتە بەشی قانونی لە فەرمانگەی تەندروستی هەولێر و لە ڕێگەی دادگا و داواکاری گشتیش زۆردا حتا تەنانەت لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندن زۆر دەڕاوڵاتی لە ڕێگەی ڕپۆرتاجێکی کەناڵێک هەواڵێکی ڕاگەاندنەوە ئێمە بە دۆداچوون دەکەین. هەندێک حالەتێ بە دۆداچوون ژنەی بۆ دادنێ، بەڵام ئەو کارانەی کە پەیوەندی بە نەخۆش و ژیانی مرۆڤ و ئاڵۆسکانی هەیە بێ ئێمە دەست بەجێ لیژنەی لێکۆڵنەوە بە ئامادەبوونی نوێنەری داواکاری گشتی و محکەمە و دادگا نوێنەری دەبێت لەو لێکۆڵنەوەانە و ساڵانەش ئەو لێکۆڵنەوەانە ئێمە ئامارمان هەیە تەنها لە ساڵی 2015 92 لیژنەی لێکۆڵنەوە بۆ لەسەر کەمتەر خەمیەکان شەرت نییە هەڵی پزیشکی و مردنی لێکەوت بێتەوە، بەڵام لە 2016 تەنها لە حەفمانجی ڕابردوو 62 دۆسیە لێکۆڵینەوە هەیە لە بەش یاسای هەموو ئەو دۆسییانەی باسی دەکەم نوێنەری دادگای تێدا هەیە داواکاری گشتی خۆی چاودێرە و کۆنووسەکە خۆیان پێشکەشی ئێمەی دەکەن. لەو حالەتانە زۆرها سزا هەیە طبعاً حالەی دادگا جەنابەت پرسیت گوتت نەبووە وەکو لە هاوڵاتیانیش لە ڕێپۆرتاژەکە باسییان کرد نەبووە طبعاً زۆر بووە چەند حالەتێک حواڵەی دادگا کراوە. ئێمە قوربانیەک هەبوو کە ئەویست بێتە بەرنامەکە و ئێمە داوامان لێ کرد کە بێتە ناو بەرنامەکەەوە قسەمان بۆ بکە کە قوربانی حاڵەتێکی ئەو هەڵەی پزیشکیە ترسا لەوەی کە دواتر دکتۆرەکە تۆڵەی لێ بکاتەوە لەبەرەوەی هێشتا دکتۆرەکە عیلاجی کات و بەڕاستی نەیوێرا بێتە ناو بەرنامەکەەوە لەگەڵمانە دانیشێ. بۆچی ئەو بێمتمانەیە لە لای نەخۆش دروست ببێت دواتریش گلەیان لێ بکەین کە ئەچنە لای شێخ و مەلاکان و
شیر و میزیانەیە ینی ناگەرە و داتایەت ئەوەخەمی بدەمێ دکتۆر نییە چەند حالەتێکمان هەیە ڕەوانەی دادگا کراوە فەسڵە بۆ جەنابەت پرسیارت کرد بەڵێ دابڕان لە کار ینی دوورخراوەتەوە و کارەکەی لێ سندراوەتەوە گواستنەوە بۆ دوورخراوەتەوە لە شوێنە تەوبیخە بۆ کە ئەژمارکردنی خزمەتی بۆ ڕاگیراوە چەند ساڵێک جەناب دەزانین تەوبیخ ئەوە سزایەکی گەورەیە هەڵۆشانەوە هەبووە و کۆمەڵێک لەوانش بەردەوامە ئێستا قەید لەژێر لێ کۆنودا دکتۆر شوان ئێمە شەزانین هەمومان کە بەشێک لەو هەڵە پزیشکیانە لەوانەیە لە دەرمانەوە بێت لەوانەیە لە کارەباوە بێت لەوانەیە لە تەکنیکەوە بێت لەوانەیە لە عملەیەکەوە بێت کە بەرپرسی مۆلیدەکەیە ئێمە شەزانین ئەوە لەکوێ ئەمانە ئەتوانن ئێوە ڕاگەڵێ مەسەرەن چەند دکتۆرێک ئاگادار کراینەوە کەەوە ڕاستێتە دەنووسن بە ژمارە لەبەر ئەوەی تەنها لەیەک نەخۆش لەیەک سەیدە وەربگرتن ئێمە پێمان ڕاگرتن بانگمان کردن محاسبەمان کردن ئێستا هیچ دکتۆرێک نییە لە هەولێر ڕاستێتە بنووسی ئەگە دەرمانەکە بە شێوەیەکی زانستی نەنووسیتن زۆر شتمان کردی ئێمە لەو شێوەیە ئەوەی پەیوەندی بە سندیکاوە هەبی ئێمە کارمان لەسەر کردیە ڕاماگرتی هەڵەکان و هەندێک هەڵەش هەیە لە هەموو دنیا ڕووداتن بەڵام ڕێژەکەی نابی لە کوردستان زیاتر لە ڕێژەی وڵاتانی تر باشە دکتۆرە بەیان بەڕێزت هەم دکتۆری بواری ژنانی تو هەم دەروناسیشی ژنان بوویت کەواتە کارت یا کردووە لە کاتێکا کە نەخۆشە چێتە لای دکتۆر پێویستی بە متمانەیە لە دوو بوارە کارت کردووە کە هەردووکی زۆر تایبەتە کە لە کاتێکا دکتۆر چوار نەخۆش بەیەکەوە ئەباتە ژوورەوە چ ژنێک کە نەخۆشێکی ژنانەی هەبێ متمانەی ئەوەی هەیە قسەی خۆی بۆ دکتۆرەکە بک بە ئیسراحەتیان چ نەخۆشێکی دەرونی ئەتوانێت دوو نەخۆشی تر لە ژوورەوە بێت قسە بکە ئەوە کێ سەر دکتۆرەکە خۆی من لە خستەخانەش دەکەم لە استشاری ئەمڕۆ لە استشاری بوومە ژنێک کچێک ژێک کات باوکێگەر باوکم نازی دەرەوە یعنی من لە خستەخانەی حکومی نەخۆش تەنیا بینم یعنی ئەکێتە سەر کەسەکە خۆی بەس نەخۆشەکە بێ خۆی داوای متمانەکە بەنەستە لای دکتۆرێکە چوار کەس باتە ژوورێ خەتای نەخۆشەکە خۆیتی ئەبێ بڵێم لە تەنیا قسە دەگە بکەم یعنی ئەمان بەڵام لەوانەیە مەوعیدی دکتۆرەکەی زۆر بە زەحمەت وەرگرت بێت و نەیەوێت بچێتە لای دکتۆرێکی تر ئێوە لەوا تەدەخل ناکەن بەنەستەکەی دکتۆرەکانی کوردستانی هەموو لە ئاسیا زۆر بەرزە و ئەوە هەڵەیەکی نەخۆشە ئەگەر دکتۆرێک سەد نەخۆش نبینی بە ڕۆژێک ناستە لای بڕۆ لای دکتۆرەکە هەموو مستەوایان زۆر باشە ئەوەی لە ئیمتحانی ناجح بووە لە کوردستان لایەن لە دەروی وڵات هەمووی لە ئاستێکی زۆر بەرزن بڕۆ لای ئەو دکتۆرێکەوە 5 نەخۆش 10 نەخۆش 15 نەخۆش زیاتر نبینی بە ڕۆژ لەبەرەوەی باوەڕکە هەڵەکان لە چ ڕوودا بەشێک لە هەڵی دکتۆر ئەوەیەکەوە ئەتوو لە 15مین نەخۆش لە 20مین نەخۆش ئیتر تەرکیز نامینێتن دیراساتیان کرد لە دنیا لە تەواری دوای ئەوەی 5 ساعت 6 ساعت خەفەری تەرکیز نامینێتن ناتوانانی خزمەتی نەخۆشی وەکو پێویست با نەخۆشەکە نەسە لای دکتۆرەی با مافی خۆی بزانیتن بەڵێ ئەم جارە پرسیار لە دکتۆر سامانەکەم جاری وایە لە قەزایەک لە ناحەیەک مقیمێک هەیە لە ناو خەستەخانە سەد نەخۆش بەیەکەوە ئەچنە لای ئەو چی بکە بتمانە پێش هەموو کەسێک دەبێت دەستگای ڕاگەیان و هاوڵاتی خۆی بەشدار بێت لە دروستکردنی بتمانە چونکە هاوڵاتی وەکو دەسەڵات وەکو پزیشک و کارمەندەکەش کە کاری دەکات هەر سێلایەن بێکەوە سەرکەوتنی سیستەم پیشان دەدات سیستەمی تەندروستی ئەگەر بێت و هاوڵاتی تێدا بەشدار نەبێت کاتێک هاوڵاتی متمانەی نەبێت تەمام ئەمە دەیگەڕێنەوە سەرەوەی ئێمە لە بواری پزیشکیدا ڕەنگە لە ڕووی کەفائی پزیشکی و ئێمە وەکو هەولێر من دەتوانم قسە بکەم ئێستا لەسەر ئاستی عێراقدا یەکەم دادەنرێت زۆرترین کەفا ئەو توانازانستی پزیشکەکان دکتۆرە و کاکتۆر دەزانی لە هەولێرە زۆرترین ئەو پزیشک و کارمەندانە ئێمە دەستنە دەرەوە وڵات بە دیهێنانی زۆر زانستی و دەبنەمانشێتی گەورە جەریدەکانی دنیا بەڵام بەداخەوە هاوڵاتی بۆ متمانەینە لە کاتێکدا ئەوە سیستەمی تەندروستیە ئەوە ژێرخانی تەندروستیە لەوانەیە هۆکار بێت پەیوەندی نێوان نەخۆش و پزیشکە کە ئێمە خاڵی لاوازمان لەو نەخۆش پزیشک ئەوە خاڵی لاوازی ئێمەیە دکتۆرە بەیان ئەو ترس و سامە چییە کە نەخۆش هەیەی بەرامبەر دکتۆر هەندێک دکتۆر هەیە دکتۆری زیرەکن بەتوانان لەبەر خاتری ئەوە نییە وەکو بەڕێزە دوێتت لەبەرەوەی قەرەباڵغا دکتۆری ژنان و چارەسەری زۆر عقمیان کردووە بۆ نمونە و مەسەل ئەو گرفتانیان کردووە بەڵام زۆر تند و تووڕە و تەنانەت قسەی ناشرین بە ژنەکان ئەڵێن ئەمە چ وای لێ کردووە نەخۆشەکە چێتە بەردەمی وەکو تاوانبارێک ناتوانێت حتا باسی مۆزوعی خۆی لەگەڵا بکە بەس بازم ئەگە نەخۆشێک لە دکتۆرەکە بترسێن ناتوانێت هەموو قسەی خۆی بکات معناوەیە
ئەو ماچینگە باش نییە ئەو دکتۆرنا ئەو نەخۆش نابسێت ئەو دکتۆر بەڵام نەخۆشەکە کە ناچاری کە مەجبوری ئەو دکتۆری لەبەرەوەی دکتۆرێکی باشە دکتۆر مەفروزە کە باسی علاجەکە دەکات بۆی شەرحەکەیمە ئەوەی کەم دەرخێمیمان هەیە ئێستا لێرانە ڕێنمای تەندروستی نادەین تەسقیف الصحی کە ڕۆشنبیری تەندروستی زۆر مهمە ئەگەرمە ڕۆشنبیری تەندروستی زۆر باش بدەین نەخۆشمان زۆر نای بەڕاستی ئەگەر دکتۆر لە لای خۆی نەخۆشەکەی دەدەقە لەگەری قسەی کرد 5 دقیقە بەس ڕێنمایی دایە نەخۆشەکە بۆ دروست دەبێت چۆن ئازارەکان کەم دەکرێتەوە بە دەرمانەکان چۆن بخواتن ئەو کاتە نەخۆشەکە دەچێتە دەرەوە ناچێت مەسەڵەن ئێستا خۆشمانە بەیانە لە خەستەخانەمانە چییە کە هەندێک دکتۆر هەیەە هەمویان نا بەڵێ ئەو غڕورە چییە هەندێک دکتۆر هەیەە و هەمویان نا با لە دکتۆر شوان غڕوریەکە علاقەتی بە شخصیەتی دکتۆرێکە خۆیەتی دکتۆری باش دکتۆری بەڕێز قەت غڕور نابێتن لەبەرەوەی کوڕی ئەو میلەتەیە خزمەتی کەسکاری خۆی دەکاتن خەتای نەخۆشیش هەیە ئەگەر نەخۆشێک مافی خۆی بزانێتن بێتە سندیکا ئێمە مافی بەردەگرین بەس ئەگەر دکتۆرێک لەو چارچوێ دەرچوو پێویستە نەخۆش ئاگادارمان بۆ پزیشکی دیاردەیە یان حاڵەتی حالەتە بە تاکید نەبوویتە دیاردە حالەتە و لە حالەتیش کەمتر چونکە هەڵی پزیشکی دڵنیا بە دەرزەخان هیچ پزیشکێک حەزیلێنی هەڵە بکە تۆ لەو تەوەقعدای پزیشکێک حەز بکە بە دەستێ هەڵی پزیشکی لەوانەیە کەم تەرخەمەکە لە خەستەخانە بەڵام تعریفی هەڵی پزیشکی من باسم کرد لەوانەیە کۆمپلیکیشنە مزعفاتی ئەو عملیاتەیە زۆر نەشتەرگەری هەیە لەوانەیە مردنی لێ بکەوێتەوە لە دوای نەشتەرگەری بەڵام ئەگەر بێت و مرد نەخۆشەکە بڵین یەکسەر حکم بدەین بڵین هەڵی پزیشکی بوو ئەگەر هەڵە نییە ئەسڵەن نەشتەرگەریەکی زۆر جوانی بۆ کردو من لە کۆڵنەوەمان هەبووە کە چەند لیژنەی زانستی بۆ ئیستئیناف کراوەتەوە جارێشتر لە دادگاوە لیژنەی تری بۆ دانراوە دەبینی لە ڕووی پرۆسیسەکە پرۆسێکی زۆر ڕێکپێکی بۆ دەنا بەڵام بەداخەوە هەندێک جار وەکو حالەتی ئێمە هەمان بوو ساڵی پار DIC کە حالەتێکە لە پێشکەوتوترین وڵاتی دنیادا ڕوودەدات دکتۆر بەیان لە بەڕێزت لە بواری کۆمەلگای مەدەنی و ئەوانەش چالاکوانی تو کارت کردووە کۆمەلگای مەدەنی چ دەورێکی هەیە بۆ ئەوەی کە ئەو هوشیاریە کەمێک هەوڵبا بڵاو کاتەوە لە ناو خەڵکە وشیاریە سادانە ئەو هەندێ ئەوە هەیە ئێستا حالياً دووسێ بڵین ڕێکخراو هەیە ڕێکخراوی تەندروستیە بۆ نامیلکەی هەیە بەڕێنمای هەیە ڕۆشنبیری تەندروستیداتە خاستن بە ئێستا سپری خۆی شتێکی فیزیۆلۆجیە يعني قديما جن لدي مالي بو دكتور نديوا كتي استا كليرانا كان ما يسكيبو كان نخوشا او دا دستلاي دكتور يعني او يستبر روشنبيريه كوا بروسيك احتياجيه هانجيك هي لنيوان او وقت خوي منظمانه وسنديكا يعني لقل هي بلا هي وحتى لمراكز ام وطفولك هي دا يعني بين إذا كان كودك للمركز الصحي كان وقتي لصار يشتهي كان أبو كمحاضرين بدأ كانوا شلون شد من مناضي ومناض بون شلون هي لا مو جا كان هي شلون مناض تلقيح بكن أو شلون أكليتهم بلان هيش كان كم يعني من دعوة كم لا كان كاني ميديايك أو عندي دو هلاي دكتورك وكست هلاي دكتور دين فيزيشكية ولا يعامل يعني وكل أو زي كان دكتور يا أو عندي كان كوارش ميري كان دوسي من خلقك يعني أو جهده أو وقتك صرف ده كان لبو أوي كوا لا سنجر بقول للدكتور وكو جندي مشهور حساب لزور جاران ما باسي او دكتوره كان كان دكتور كان بلا تحسب كسياسات 4000 دكتور يشكل كردستان دا رشميري تنسي بدنا خلق او كاتا نخش جزانات او نخش يا مرنيتيا يعني انا عملياته او جانا خونا عمليه قيصريه كان والله من نامي جان شلون كوايق كروات سي دكتوري قالت بو عملياتهم كمنامي مناظمه طبيعيه بيتن اما غلطة أخوي خوشكية طبعا عملياتي قيصري زوج مضاعفاتي قام جاري مجارشتكا سي جاريتكا سي مجار رحمة تقييم مليتن يعني جاري وانا خوشك خوي ديتن يعني برو مردن لو يشتوا كقاتا خسران جاري أمريتن بس لسا خسران حسيبه بيتن دەست خۆش دکتۆر شوان پزیشکی عرب لێرە زۆر بوون و ئەمانەش زمانی کوردی نازانن ئەمە ژوای کردووە کە نەخۆشەکانی ئێمە ناتوانن گزارش لە نەخۆشیەکانی خۆیان بکەن چی کراوە بۆ ئەمە بەڵێ ئێمە وەکو سەندیکای پزیشکانی کوردستان لقی هەولێر یەکەم جارە لە کوردستان خول دەکەینەوە بە ئەو دوکتۆرە بیانیانەیە کە لە کوردستان بۆی زمانی شیرینی کوردی زمانی دایکمان فێر بن چار خۆڵمان تا ئێستا کردەوە هەر خۆی نزیکەی 90 دکتۆری عرب داخلی ئەو
خولە بوونا ئەو خولەوەکو مەرج وایە وەکو مەرج وایە. ئەی چۆن کوردی نازانن چوار کەلیمە قسە لەگەڵ منا بکەن چۆن دەتوانن لەگەڵ نەخۆش زۆربیان کوردی باش فێر بوونا بەڵام بەداخەوە دەیڵێم خەڵکی ئەو وڵاتەن بە چاوێکی نزم سەیری ملەتی کورد دەکەن هەتا ئێستاش بە نەتەوەی دووەمی سیر دەکەن ئەگەر نا بۆ فێری ئینگلیز دەبن بۆ فێری تورکی دەبن بۆ فێری فارسی دەبن بۆ فێری کوردی نابن کە زمانی وڵاتی خۆیانە فلەبەرەوە من وەکو سندێکە حکم لەسەریان دەکەم دەبی کوردی فێر بن. باشە من لەسەر ئەو دکتۆرە عەرەبانە هێشتا پرسیارم هەیە. بەڕێزت باسی ئەوەت کرد کە دکتۆرەکان بەڕاستی هەوڵ ئێن و بەڕاستی هەندێک جار دەبنە قوربانی ڕاگەیاندن. بابینە سەر ئەو خاڵە ئەو دکتۆرە عەرەبانە کێنە ئێرە زۆریان هەر لە بەروی ناوەکەیان عەرەبیە لەوانەیە خەڵک ڕووی تێکەوە بزانێت دکتۆرێکی زۆر مەشهورە و زۆر چاکە و زۆر وایە بەیانیانیش عیادیان هەیە و ئێوارانیش عیادیان هەیە بە پارەی حکوومەتیش ڕازینین خۆی تەقاعد کردووە عیادەکەی بەیانیانی شکاتەوە هەم حەقی دکتۆرەکە ئەخوا دکتۆرەکانی ترکە ئێواران عیادیان هەیە هەم ناچێتە خەستەخانەیەکەوە و بە حەقێکی کەم چارەسەری وەکو مارکەی لێت دەزانی وەکو مارکەی لێت لە بەروی تەنها لە عیادا هەیە ئەمانە ئێوە بۆ ڕێگریان لێ ناکەن. ئێستا ئێمە لەگە بەڕێز دکتۆر سامان تەسیقی زۆر باشمان کردوەکو سندیکە ئەو دکتۆرانێکەوە تەقاعدن ئەوە ناتوانێت ئیجباریانکەین ئەوانی غەیری تەقاعد هاتنەتە کوردستان هەمومان ئیجبار کردیە تەنسیب بکرێن لە سەحە بێن کار بکەن ئەگەر هەر نەبی ئەو ئاوارانێکەوە هاتنە کوردستان ژمارەیان بەقەدەر خەڵکی کوردستانە هەمووی بووینە بار لەسەر ئێمە ئەوان هەر نەبی خزمەتی بەشێک لەو ئاوارانە بکەن. ئەو بەرنامە ئەوە ساڵێک ئێمە خەریش نەگرێت تۆ سامان سەرکەوتوین لەو بەرنمەیە سەرکەوتوو بووین تا ئێستا. دکتۆر سامان لەبارەی ئەوەی کە دکتۆرێکی عەرەب چارەسەری بۆ نەخۆشێکەکە کە لە گوندێکەوە هاتووە کەلیمەیەک عەرەبی نازانێت ئەمە چۆن ئەم گرفتە چۆن ئەمە و گرفتە ئەو ساڵ حەل کرا چونکە وەبزانم سێمین خولی ئەو خولانە دەوری باش بوو ئەو خولێکی سەرەتاییە بۆ فێربوونی نیشانە و عرازەکانی بە زمانی کوردی کە ئەوانەی ڕۆژانە بەکاردێت و ئەو پزیشکانی کە لە مێژە لە هەولێرن فێرە کوردی بوونە دەزان پێنجکەم خۆم لە سەردانی مەدانی بینیمە لە قەزایەکانی وەکو سۆران و شەقڵاوە ئەوانە فێربوونە ئەوەی کە نوێ بێت داخلی ئەو ئێستا ڕێگەپێدان و نوێکردنەوەی ڕێگەپێدان لە سندیکا بەو شێوازەیە کە دەبێت ئەو خولە تەواو بکەوە تەنانەت هەندێک پزیشکی تێدایە بە دەیان ساڵ خزمەتی هەیە و بەشداری ئەو خولە بووە. باسی هۆشیاری تەندروستیت کرد تەمان هۆشیاری تەندروستی بەشێکی گرینگە لە بەڕێبەتی تەندروستی و لێ لە بەشی وقایە کە ئەو بەرنمەیە بە هەموو بنکە تەندروستیەکان ئەو بەشیان هەیە هەفتەی دوو جار سێشن یان بڵین دانیشتن کۆڕ و کۆبنەوە سمینار دەکرێت بۆ ئافرەتەکانی دووجیان بۆ منداڵان لە تەغذیە لە تەلقیحات لە هەموو بەرنامەکانی ڕعای سەحی ئەوەلی هەروەها لە ڕێگەی تیمی گەڕۆک بە تایبەت لە هەڵمەتەکانی کوتان و هەڵمەتەکانی کۆنتڕۆلکردنی نەخۆشی گوازراوەکان لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەن لیفلێت و بڵاوکراوەکان و خۆم چەند ساڵێک بێشتە بەرپرسی وەرنامێ بمە چەند بڵاو بەڵام بەداخەوە نەخۆشی ئێمە کە ئەمە دیسان دەڵی کەناڵی ڕاگەیان دەبێ و کەناڵە بێ هۆشیاری تەندروستی بڵاوگاتەوە نەخۆشی ئێمە باشترین دکتۆری پێ ئەو دکتۆرەیە کە زۆرترین علاج و دەرمان و چیسەک دەرمانی بۆ دەنووسێ کاتێک پزیشکێک ڕێنمایی دەکات دەڵێ من نەهاتیمە ڕێنمایم کات و لە گوێیەکی دەڕالجێش دێتە دەرەوە ئەوە دیاردەیەکی پەیوەندی بە هۆشیاری تەندروستی میلەتەکەمان خۆی هەیە دەبێت تا بکرێ ڕێنمایی تەندروستی جێبەجێ بکە پێویستی بە نەخۆش نەبێ باوەڕ بکە لە زۆربەی بنکە تەندروستیەکان لە زۆربەی نەخۆشخانەکان لە کاتی بەیانیان بە تایبەتی زۆر جار تەنانەت لە دوای دەوامیش لە فریاکەوتنەکانی زۆر جار نەخۆش پێویستی بە نەخۆشخانە نییە سەردانی نەخۆشخانە دەکات یان هەموو ڕۆژێ سەردان دەکات بە تایبەتی لە گوندەکان و لە قەزا و نەحکان من دوا پەیامم ئەگەر کاتت هەبێ من پەیامم ئەوەیە کە بەڕاستی کەناڵەکانی ڕاگەیاندن و هاوڵاتیان خۆشیان چەند حالەتێک نەکاتە ئەوەی کە زوو قرار بدە ئەو هەڵی پزیشکێت دەتوانێت سکاڵا بکە و ئەو هەموو سەدان و هەزاران عملیات و نەشتەرگەری و عیلاج و ئەو هەموو بۆ نمونە تەنها لەو نەخۆشخانەی باسکە نەخۆشخانەی منداڵان ڕۆژانە 1600 سەردانیە ناکرێت هاوڵاتی متمانەی نەمێنێت بە نەخۆشخانەکان و وەسیقەی نەمێنێ هاوڵات تر بووە بزانێت کە حالەتێک هەڵی پزیشکیە ئاڵۆسکانی بووە ئەوە دیاردەیەکە ڕۆژانە هەیە باشە حەزەکەم دواسەرنجیشت بێت و بەم پرسیارەی من قسەمان لەگەڵ جەنابەت تەواو بکەین ئەو مادام ڕاگەیاندن ئەوەنە بە پەلە هەڵە و کەم و کورتیەکان ئەخاتە ڕوو زەقیەکاتەوە بۆچی ئێوە هەوڵ نایان باشیەکانیش یان چارەسەریەکانی یان جواب وەڵامەکانی ئەم قسانە بڵاوکەنەوە و هەماهەنگیەکتان هەبێ لەگەڵ ڕاگەیاندنە بەداخەوە ئەعلام زۆر جار بەس لە سلبیاتەکان دەگەڕێتن و من دواوتم ئەوەیە ئێمە هەمومان یەک خێزانین
لە یەک وڵات دەژین پێویستە ڕێز لە یەکتری بگرین دکتۆر ڕێز لە نەخۆش بگرین نەخۆش ڕێز لە دکتۆر بگری پێویستە هێزی عقل بەکاربین هێزی باز و بەکارنین چەک بەکارێن دژ یەکتری نەخۆشێک ئەگەر دیتی دکتۆرێک بە شێوەیەکی نامۆ تەسەڕفی کرد بە هێزی باز و بەکارنەی لێ نەداتن تەسەڕفاتی ناشرنەکە بێتن شوێن هەیە دەتوانانی مافی بسینێتن لێرە من حەزەکەم ئەو پرسیارە لە تۆ بکەم وەکو پرسیاری کۆتاییش وشیاری تەندروستی چۆن پێویستە بڵاو بکرێتەوە کە متمانم هەبێت تۆ من هاوڵاتی ئەو وڵاتە من خزمەت تۆکەم تۆش خزمەتی منەکەی من مامۆستا مناڵەکان فێ دەکەم کە نەخۆش دەبدێ لای من و ئەوەی تریش کە ئەچێتە شوێنیشکە خزمەت دەکرێتن پێشنەکەش وڵاتەکەم ئاپارێزێت هیوادارم لە بەرنامە کاتوانی بێتمان تۆزێ دەنگی دکتۆرەکان بگەێنین بە لایەنی مەسەلەکە بگەێنین نابێت سەنگەر لە یەکتری بگرین ئەوەیە بینی کە سەنگەر گرجیاوە دکتۆر من کاتم نەما جگەل لەوەی جارێکی تر سپاسام بکەم کە لەگەڵم ئامادە بوون سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون تا دیدار هەر شاد بن